لەم پایتەختەوە جگە لە بڕیارە سیاسی و کۆمەڵایەتیەکان بڕیار لە چارەنووسی تەندروستی نزیکەی 400 ملیۆن هاوڵاتی ئێرە دەدرێت. ئەمان لێرە لە ڕێگەی سیستمێکی تەندروستیەوە کە پێی دەوترێت بیمەی تەندروستی دەیانوێت خزمەتگوزاریەکانیان بگەێنە هاوڵاتیان. پرسیار ئایا ئەو کەسانەی کە بەشدارن لەم سیستمە چۆن دەتوانن سوود لە خزمەتگوزاری تەندروستیەکان وەربگرن؟ بە هەمان شێوە ئەو کەسانەی کە لەم بیمەیەدا بەشدار نین چۆن دەتوانن لە کاتی نەخۆشیەکانیان ئازارەکانیان و نەخۆشیەکانیان چارەسەر بکەن؟ بۆچی سیستمێکی وە تا ئێستا لە وڵاتێکی وەکو کوردستان پەیڕەو ناکرێت؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە لەگەڵمان بمێننەوە. ئەم جارە بەرنامەی ساڕێژ لە واشنگتن. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتێکی زلهێزی دنیا بنکەوت دامەزراوەکانی بە هەموو دنیادا بڵاو بۆتەوە. لە ناوەخۆی ئەم وڵاتەشدا بۆ هەر لایەنێکی پەیوەست بە ژیانی هاوڵاتیانەوە سیستەم و پرەنسیپی تایبەتی وەدانراوە، هەر لە سادەترین یاسا و ڕێنمایی هاتوچۆ تا یاسای هەڵگرتنی چەک و مافەکانی تر. خزمەتگوزاریە تەندروستیەکانیش بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیاکانی بیمەی تەندروستی بەڕێوە دەبرێت. وەزارەتی تەندروستی و حکومەت لێرە تەنها ئەرکی چاودێریان هەیە. بە مانایەکی تر تەندروستی ئەم وڵاتە بە تەواوەتی لەلایەن کەرتی تایبەتەوە بەڕێوە دەبرێت. لە ئەمریکا هەر کەسێک کاری هەبێت دەتوانێت لە سیستەمی بیمەی تەندروستی سودمەند بێت بە مەرجێک مانگانە بڕێک پارە بداتە کۆمپانیایەکی بیمە. ئەگەر کەسەکە ئەم بیمەیە نەکرێت ئەوە لە کاتی نەخۆشکەوتنی خۆی یان یەکێک لە خێزانەکەی دەبێت پارەیەکی یەکجار زۆر بداتە پزیشک و نەخۆشخانەکە، کەواتە ئەگەر کەسێک پارەی نەبێت ژیانی دەکەوێتە مەترسیەوە. لە یەکێک لەو ڕێکخراوانی کە سەرقاڵی کۆمەککردنی ئەو کەسانن کە بێکارن یاخود داهاتیان بەشی کڕینی بیمە ناکات چاوم بە دکتۆر ماری بارتن دەکەوێت. ئەو پێمان دەڵێت بیرۆکەی بیمەی تەندروستی لە ئەمریکا چۆن سەری هەڵدا. At the beginning of the 1900s, there were هەر لە سەرەتای ساڵانی 1970 زاینیەوە چەند کۆمەڵەیەک دامەزرا بۆ ئەوەی بتوانن هاوکاری و خزمەتگوزاری تەندروستی بە شێوەیەک پێشکەش بکەن کە لە ڕووی تێچوون و بڕی پارە و خەرجەکە گونجاو بێت. بۆ نمونە یەکێک لە بازرگانەکانی ویلایەتی کالیفۆرنیا سیستەمێکی بیمەی تەندروستی بۆ کرێکارەکانی کە لە کۆمپانیای ئەو کاریان دەکرد دامەزران. بە شێوەیەک هەر یەکێک لەوان دەبوایە مانگانە بڕێکی کەم پارە بدات لە بەرامبەردا دەتوانن سەردانی پزیشک بکەن و چارەسەر وەربگرن بە خۆڕایی. ئەمە دەکرێت وەک سەرەتایەک بۆ ئەو سیستەمە تەندروستیە تەماشا بکرێت کە سەرتاپای ئەمریکای داگیر کردووە، بە تایبەت لە دوای جەنگی دووەمی جیهانی لەبەر ئەوەی لەو کاتدا کێشەی کەمی دەستی کار و کرێکار هەبوو، هەلی کار زۆر بوو، ژمارەی کرێکار لەو دەمەدا بەردەست نەبوو، بۆیە حکوومەتی فیدرالی بڕیاریدا کە ڕێژەی باج لەسەر ئەو کۆمپانیایانە کەم بکاتەوە کە پلانی بیمەی تەندروستی بۆ کرێکارەکانی دابین کردبوو. ئەمەش وای کرد ئەم دیاردەیە زۆر بڵاوبێتەوە. تاوای لێ هات ژمارەیەکی زۆر لە کۆمپانیەکان ئەم پلانە جێبەجێ بکەن و بووە نیمچە یاسایەک لە ئەمریکا. هەموو ئەوش لەبەر ئەوە بوو کە خاوەنکارەکان باش دەیانزانی کە نەخۆشکەوتنی فەرمانبەر و کرێکارەکان بۆوان باش نییە و پێویستە گرنگی بە تەندروستیان بدەن، بە تایبەت ئەگەر بیری لێ بکەیتەوە ئەوان بەردەوام ڕاهێنان بە کرێکارەکانیان دەکەن تاوەکو ئیشەکانیان بەرەو پێش ببەن. بۆیە ئاسان نەبوو کە گۆڕانکاری لە کرێکارەکانیان بکەن لەبەر نەخۆشکەوتن. کەواتە لەم پلانەدا خاوەنکار سوودمەند دەبێت بۆی ترسی لە دەستدانی کارمەندانی نییە. لە هەمان کاتە کارمەند و کرێکارەکان بۆی نەخۆشی چیتر کار لەدەست نادەن.
پاشان لە سەرەتای ساڵانی 60ەکانی سەدەی ڕابردوو حکوومەتی فیدرالی ئەمریکا پلانێکی تەندروستی بە ناوی مێدیکێر دامەزران کە ئەمەیان تایبەت بوو بەو هاوڵاتیانەی بە تەمەندا چوون و ئەوانەی تەمەنیان لە سەڕووی 65 ساڵیدایە. تێچوو پارەی ئەم جۆرە بیمەیە لەلایەن حکوومەتەوە دەدرا و ئەو کەسانە لی سوودمەند دەبوون. بۆ هۆیەوە ئەو هاوڵاتیانە دەتوانن هەمان خزمەتگوزاری تەندروستی وەربگرن وەک ئەوانەی بیمەی تەندروستیان هەیە بێ ئەوەی هیچ جیاوازیەکی هەبێت. بۆ نمونە تۆ لەوانەیە لە شارێک یان لە شارۆچکەیەک نەخۆشخانەیەکی حکومی هەبێت کە گرنگی بە تەندروستی ئەو هاوڵاتیانە دەدات کە بیمەیان هەیە و ئەوانەی بیمەیان نییە. شێوازێکی تری بیمە کە حکوومەت دایمەزراند کە پێی دەوترێت مێدیکێر، مێدیکەیت کە ئەمەیان بۆ ئەو کەسانەیە کاریان هەیە بەڵام داهاتیان کەمە. ئەم پلانە زیاتر گرنگی دەدات بە ئافرەتی جووتگیان و منداڵی تازە لەدایک بوو. چونکە ناکرێت تۆ گرنگی بە ساڵاتچوەیەک بدەیت و لەو لاشەوە منداڵی وا هەبێت سەرەتاییترین خزمەتگوزاری تەندروستی پێشکەش ناکرێت. بۆیە ئەم دوو پرۆژەیە ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتەوە بودجێ بۆ تەرخان دەکرێت. دەتوانین بڵێ خزمەتگوزاری تەندروستی لە ڕووی کوالێتیەوە هیچ جیاوازیەکی نییە بۆ کەسێک کە لە کارگەیەکدا کار بکات و بیمەی تەندروستی بۆ خۆی دابین کرد بێت لەگەڵ کەسێک کە مێدیکەیت یان مێدیکەیری هەیە. جگە لەمانە گشتیەکەی بیمەی تەندروستی چەندین ئۆفەر و شێوازی جیاوازی هەیە. دکتۆر بارتن جۆرەکانی ئەم خزمەتگوزاریە باز دەکات. زۆربەی خاوەنکارەکان و کۆمپانیاکان چەندین جۆر و تایبەتمەندی جیاوازی بیمەی تەندروستی کە لەوانەیە 3 بۆ 4 پاکێج لە خۆی بگرێت پێشکەش بە کارمەندەکانیان دەکەن کە بە شێوەیە کە کارمەند دەتوانێت بۆ خۆی و خێزان و منداڵەکانی خزمەتگوزاری تەندروستی دابین بکات. پاش کڕینی بیمە کارتێکی تایبەت وەردەگرێت کە تەواوی زانیاریەکانی تێدایە. کاتێک سەردانی پزیشک دەکات لە ڕێگەی نامەیەکی تایبەت یان لە ڕێگەی تەلەفۆن کات و شوێنی سەردانیکردنی پزیشکەکە وەردەگرێت. پاشەوەی بیمەکەیان پەسەند دەکرێت بڕی تێچوونی پشکنین و چارەسەریەکە دەخرێتە سەر کارتەکە و کۆمپانیای بیمە دەزانێت و چەندی پارە و تێچووی بۆ دابین دەکات و چەندیش نەخۆش پێویستە بیدات. سەبارەت بە جۆری بیمەکان بە شێوەیەکی گشتی زۆربەی بیمەکان خزمەتگوزاری تەندروستیەکانی وەک کێشە و نەخۆشیە دەرونیەکان و نەشتەرگەری و خزمەتگوزاری تەندروستی بۆ ئافرەتانی دووگیان و منداڵبوون بە تەواوەتی دەگرێتەوە. بەڵام هەندێک جار هاوڵاتی بە دوای خزمەتگوزاری تەندروستی زیاتردا دەگەڕێت وەک نەشتەرگەریەکانی جوانکاری و هەندێک جۆری جیاوازی چارەسەری سروشتی و جوانکاری دەدان کە لە ڕاستیدا لە بیمەی مێدیکێردا نییە. پێویستە نەخۆش یان هاوڵاتی بیمەیەکی تایبەت بۆ جۆرە خزمەتگوزاریانە بۆ خۆی دابین بکات. ئێستا دەڕۆینە ویلایەتی مەریلاند نەشتەرگەری و خزمەتگوزاری تەندروستی بۆ ئافرەتانی دووگیان و منداڵبوون بە تەواوەتی دەگرێتەوە. بەڵام هەندێک جار هاوڵاتی بە دوای خزمەتگوزاری تەندروستی زیاتردا دەگەڕێت وەک نەشتەرگەریەکانی جوانکاری و هەندێک جۆری جیاوازی چارەسەری سروشتی و جوانکاری دەدان کە لە ڕاستیدا لە بیمەی مێدیکێردا نییە. پێویستە نەخۆش یان هاوڵاتی بیمەیەکی تایبەت بۆ جۆرە خزمەتگوزاریانە بۆ خۆی دابین بکات. ئێستا دەڕۆینە
ویلایەتی مەریلاند لەوێ پزیشکێک دەبینین کە پزیشکەکە کوردە زیاتر لە 20 ساڵە لە پزیشک دەکات. عادة نخوش الفيري أبدي تين هيلث انشورنس تين أو بين تأمين صحي مضبوط يعني شركات تين تأهلينا دي مروف بارا دتوا شركات أو دي تغطية مروفي كان ناحية صحية يعني دي كارتا كداني طبعا هو دو سنة بعتين تأمين صحي هيلث انشورنس اعتماد كسر تشان بارا دي شركة يعني بجد من تلوير خدمات الدانتاجي من اعتماد كسر پاراوی تداینه شریکی به صورت عامه دهنه بری وقت دوین مقابله بکن مثلا گل دکتره کی به تلفنی کن ما ودی تین ریسپشنیست میتین و تلفن وارد گیرن ده موعدی گل دکتری بوچه کن ده تبری به وقت ته طبعا دیش کارت خود گل خوینی و مخت ابدوید که معالجوید که خلاص کن پشتینگی بلا خود فرقین شریکاوی ده حق مدت تمام يعني بيشتمل فارت حق عيادي يعني بكل كردستان تركيا يباش بيت أن خراب بيت لكن نخوش بيت ما فرق نينا بوهند دار هيد موعدي دينه وكيد دي يعني دم تسر أبي دي نخوش حالة نخوش يعني لكن مستعجل بيت طبعا دي زيتر بيني ده جارات نفس روجدا دي بيني لكن مستعجل نبيت مثلا حالة مزمنة هبن وكيف يقف كي نخوشة ما يعني هر سي هيبا شهر هيبا نقلك دي بيني بس مرتب أو تين يعني منتظم تين يعني ناكو موعد خوش نا بيرن هر سي هيبا شهر هيبا تين فيري أم بين يبو فحوصاتا كين جاكي كي محتاج بيبشيتن مثلا أخصائية يكي مثلا مشكلة دليها بيتن فركين الدكتور الدلي دابو ستريس تيستا بكاتا فحوصات الدلي بكاتا بين جهد عضلي الكردستاني دابو واكن يعني بس وكي عام أم علاجواتين اگر یک تأمینی صحی نبود چه تأمین صحی نبود دهتا فيري دي بارادت يعني وجها لوجه دهتا بس أمعارة مساعدات كين أبدي نبي تأمين صحي نبنعتنا ونوزعوا مادينا جلك باش بجام بجرا تخفيضات يعني احتمال 5 صدي 6 صدي إيش بارا أم بوتين نخار وبينين يعني كاكد بوشنا مادام فيري أو ناجح درويش كان ناجح بيت بس موضوع شيء في التلوير شركات پیدا كي أولي شركات تأمين صحي بين پیدا كرن أولا بشتي هنجي فيجا بتاكينا كي بوش تأمين فيري ناجحة دلويرش دهر ناجح بي بس لازم تسيستمي الفيري خربات الكيش والفيري اعتماد همي صار حكمته يعني فيري حكمة نينا يعني حكمة تدخل تداناكن مثلا كلينيكة ما أهلينا مستشفى أهلية جامعة أهلية كلية طب أهلية مختبر أهلينا تشاولين حكمة علاقة ببنينا الفيري سيستمكي ناجحة يعني أمريكاني أبدوا سيستم الصحي شامي دولة أوروبا جي شترة وزارة تندرستي وأبدا كهاي وزارة كهاي بس بو قضية مهم يعني مثلا خدنا كاد وباء شيء بتشتكي وصايا مازن يعني أو تدخلات ذات كان مثلا هر محافظة كي أبدا كهاي منظمة كهاي تابع حكمتها أو إشرافت كسر موضوعات مثلا وباء يعني infectious disease يتوصلت مازن بس وش علاقة قال مبانينا بس مثلا كان نخوشة كبينة من الفيري مثلا سلايا لهاي هذه بيجمعوا أبينا خوش سلايا أو ده متابعة ويكن يعني أبو حكمتها دانا بيت وباء يعني دانا بيت منتشر نبي بس وكده حكمتها علاقة ببني بنكما ما قالك يعني أو أبدا كهاي خاص قانونا كهاي بين هيبا أو ناهلي تو معلومات نخوش بداية كاسي يعني اللهم نخوش بيشتمل مثلا معلومات مبدا مثلا خيزاني أم براي من أن خوشكا من أن كوري من أن كشام هيك وكيدي كاس معلومات نخوشي نزانيت يعني نخوش بتنزانيت أو معلومات الشركات جوارجين عادة بارنا كم يعني بناوي كرن شو كنت يعني عادة أنا سايبر سيكوريتي واي هاي يعني بس طبعا ضمانينا 100% كنا أو جنابي تاويدي حق نبيت يعني احتمال هاي يعني بس بابا عادة قالك شوف خدنا ويا نقطة یەک لە سیماهەرە گرنگەکانی
هێڵت ئینشورانس یان بیمەی تەندروستی لە سیستمی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا ئەوەیە کە ئەو زانیاریانەی ئەو نەخۆشانەی سەردانی شوێنەکانی خزمەتگوزاری تەندروستی ئەکەن وەکو ئەم کلینیکە لێرە هەمووی دەپارێزرێ هەمووی کۆ دەکرێتەوە واتە نەخۆش چ پشکنینێکی بۆ کرابێت چ جۆرە دەرمانێکی وەرگرت بێت چەند پزیشک بینی بێتی چەند تەکلیفە و کۆستی ئەو سەردانە بوو بێ هەمووی کۆ دەکرێتەوە بە شێوەی ئۆنلاین واتە بە شێوەی لە ڕێگەی ئینتەرنێت و کۆمپیوتەرەوە دەگەێنرێتەوە کۆمپانیەکە دەزانی چی بۆ کراوە بە پێی ئەوە ئەو پارێ دەدرێتەوە ئەم کلینیکە بەڵام ئەم زانیاریانی کە لێرەیە ئەبێ بە شێوەیەکی تەواو پارێزراو بێ و کەس بۆی نییە لە غەیری ئەو کەسانی لێرە ئیش دەکەن شارەزاییان هەبێ و کاتێکیش نەخۆشەکە دێتەنە ئەم کلینیکە چی لە بۆ دەکرێت ئەو پشکنینانی لە بیدایەتەوە کە بۆی دەکرێت بە هەمان شێوە لە ڕێگەی سیستمەکەەوە خەزم دەکرێت و دەدرێتە پزیشکەکە بۆیە ئەو زانیاریانی کە تایبەتە بە نەخۆشەکە هەمووی لێرە هەڵدەگیرێت بۆ یەک بە ئاسانی لە کاتی سەردانکردنەوەیان کاتێکی کرد کە دێن و ئێرە دەزانن پێشتر کە هاتوێتە ئێرە چی بۆ کراوە و چی وەرگرتەوە. سیستمی بیمەی تەندروستی لە ئەمریکا مقۆمقۆ قسەیەکی زۆری لەسەر دەکرێت چونکە نزیکەی 40 ملیۆن هاوڵاتی ئەمریکی بیمەیان نییە بۆ ئەوی زیاتر لەسەر ئەم بابەتە بزانم دەگەڕێینەوە واشنگتن و دەچمە شوێنی بڕیاردان لە چارەنووسی زۆربەی دانیشتوانی ئەم جیهانە کاپیتۆل هێڵ کە ئەندامانی کۆنگرێس واتە پەرلەمانی ئەمریکا لی کۆ دەبنەوە. دەمەوێت لەسەر بیمەی تەندروستی پرسیار لە کاربەدەست و بڕیاردەرانی ئەمریکا بکەم کە ئایا هاوڵاتیانی ئێوە دڵخۆشن بە سیستمی بیمەی تەندروستی؟ جیم بلانگێڤن کۆنگرێسمانێکە نوێنەرایەتی ویلایەتی ڕۆد ئایلند دەکات ئەم کۆنگرێسمانە دەڵێت ئەو پرۆژەیە کە سەرۆکی پێشوو پێشنیازی کرد و جێبەجێکرا باشترینە بەڵام پێویستی بە پێداچوونەوە هەیە. دەمەوێت سەرنجی بەڕێستان بزانم وەکو سیاسەتمەدارێک دەربارەی پرۆگرامی بیمەی تەندروستی لێرە لە ئەمریکا. ئەم سیستمە چۆن کاریگەری کردوتە سەر تەندروستی هاوڵاتی ئەمریکی؟ ئێوە وەکو هاوبەشێک لە بڕیاردان لە وڵاتە چۆن دەتوانن زیاتر پەرەت بە تەندروستی ئەمریکا بدەن؟ خۆی لە ڕاستیدا ئەو پلانی کە پێشتر سەرۆک ئۆباما دایڕشت بوو زۆر باش بوو. وای دەکرد کە زۆربەی زۆری هاوڵاتیانی ئەمریکا سودمەند بن و بیمەی تەندروستی بەدەستبێنن بتوانن وەکو هەنگاویەکان ببنە خاوەنی بیمێکی سەرەتایی و لە کاتی ڕووداوەکانیان نەخۆشکەوتن خزمەتگوزاری پێویست بە کوالیتیی باش وەربگرن یان کە دەگەنە تەمەنی خانشین بوون بەردەوام بن لە وەرگرتنی چاودێری تەندروستی. بەڵام بەداخەوە سەرۆک ترەمپ کۆتایی بم پلانە هێنا و کێشەکەی خۆڵتر کردەوە. بۆ نمونە گەنجێک لێرە کە تەندروستیشی باشی هەیە لە بەرگرانی نرخی بیمە پەیوەندی بە هیچ کۆمپانیەکەوە ناکات و بیمە ناکرێت بەڵام کە تووشی ڕووداوێک یان نەخۆشێک دەبێت تێچووی چارەسەرەکە زۆر گرانتر لەسەر دەوڵەت و خودی کەسێکەوە دەوەستێت. بۆیە ئێستا کە دەبینی ئەم کۆمپانیانە سوودیان لە دۆخەکە بینیوە و نرخەکانیان زۆر گرانتر کردووە و بیمەی تەندروستی بۆتە بارگرانێکی زۆر لەسەر گیرفانی هاوڵاتیان بە تایبەتی ئەوانی کە داهاتیان کەمە. بۆیە ئێمە وەکو ئەندامانی کۆنگرێس پێویستە کاری زیاتر بکەین بۆ بەرەو پێشبردننی خزمەتگوزاریە تەندروستەکان و حکوومەتی بگەینین کە سەرۆشی پێوشوو بۆیە ئەو پلانیدانە تا ڕوبەڕووی گرانکردنی نرخەکانی کۆمپانیەکانی بیمە بوەستێتەوە چونکە ئەم نرخانە وای کردبوو کە هاوڵاتیان بیمە نەکردن. ئێمە دەمانەوێت هەرزان و گونجاو بێت تا خەڵک بەردەوام دڵنیابن لە تەندروستی خۆیان. تا خاڵ ئەمێ بزانم ئایا هاوڵاتیانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئێستادا لە سیستمەکە ڕازین بە چ ڕێژەیەک لەم سیستمە دڵنیان؟ بەڕاستی پێت بڵێم خەڵکێکی زۆر لە بیمە و سیستەمەکە ڕازین بەڵام لە بڕی پارە و نرخەکەی ڕازینین. پاری بیمە و بەدەستێنانی بیمە گرانە بارگرانی زۆر دەخاتە سەر کرێکار و فەرمانبەرەکانی ئەم وڵاتە بە تایبەتی کاتێک تەمەنیان گەورە دەبێت و پارەیان کەمتر دەبێت بۆیە دەبێت ئەم پارەیە کەمتر بکرێتەوە. کۆمپانیەکان هەڵبژاردە و ئۆپشنی زیاتر بخەنە بەردەستی هاوڵاتیان تا ئەو بیمەیە بکڕن کە بتوانن پارەکەی بدەن. زۆر سپاس بەڕێز کۆنگرێسمان سپاس بۆ کاتی تۆ. ئادەم سمیت کە ئەویش ئەندامی کۆنگرێسە پێی وایە ئەوەی لە ئەمریکا بە ناوی بیمەوە باسی لێ دەکرێت لە بنەڕەتدا هەڵەیە و بەراورد ناکرێت لەگەڵ سیستمی بیمەی بەشێک لە وڵاتانی ئەوروپا.
ئەو کەسانی کە بیمەیان هەیە و ماگانە بڕێک پارە دەدەن تاوەکو لە کاتێکدا تووشی ڕووداوێک دەبن سەلامەت بن و چارەسەر وەربگرن. دەمێ بزانم ئایا خەڵک لێرە ئەم سیستەمەیان بەدڵە؟ ئەو خەڵکەی بیمەی تەندروستیان بۆ خۆیان کڕیوە دڵخۆشن لەگەڵ خزمەتگوزاریە تەندروستیەکان. کێشەی تەندروستی لە وڵاتی ئێمە لەوەدایە چۆن ئەم خزمەتگوزاریە بەدەست بهێنێن، چۆن دەتوانی بە باشترین شێوە چارەسەری بکەین. کێشەی ئێمە ئەوەیە کە لە سەدا 10 دانیشتوانی ئەمریکا بیمەیان نییە. کێشەیەکی تر ئەوەیە کە تەنانەت ئەگەر تۆ بیمەشت هەبێت ئایا دەتوانی پزیشکێک بدۆزیتەوە کە شێوازی پارەدانەکەی تۆ قبول بکات بە شێوەیەک کە گونجاو بێت بۆ تۆ و نەبێتە بارگرانیەکی زۆر لەسەر گیرفانت. یا ئێمە چۆن دەتوانین خزمەتگوزاری تەندروستی بۆ ئەو خەڵکەی کە زیاتر لە 30 ملیۆن کەسن کە پێشتر بیمەیان نەبوو دابین بکەین. بۆیە بەڕای من کێشەکە ئەوەیە ئێمە چۆن بتوانین ئەم خزمەتگوزاریانە فراهەم بکەین. من پێم وایە لە عراقژێوە ئەو کێشەیەتان زۆرە چونکە کاتێک دەچنت لای دکتۆر دەبێت ڕاستە و خۆ پارە بدەیت. بۆیە من وای بە باشتر دەزانم کە سیستەمی باش ببینی ئەوە بڕە ئەوروپا بۆ نمونە فەڕەنسا ئەڵمانیا لەبەرەوەی لەوێ هەموو کەس دڵنیایی تەندروستی و بیمەدەیانگرێتەوە. هەموو کەسێک لە فەڕەنسا بیمەی هەیە بەڵام هەموو کەس لە ئەمریکا نیت. بۆچی ئەمە وایە؟ ئایا ئەمە پەیوەندی بۆ هەیە کە لە ئەوروپا هەلی کارکردن زیاترە لە چاو ئەمریکا؟ نەخێر ئەمە پەیوەندی بە هەڵبژاردنە سیاسیەکانەوەیە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دیدێکی سیاسیەوە بڕیاری داوە کە نابێت پلانی تەندروستی گشتگیر بێت. بەڕای من ئەمە شتێکە تایبەت بە ئەمریکا. ئەمریکا لەسەر ئاستی تاک تەماشای دەکات وەک ئەوەی تۆ بڵیت تۆ بە تەنیایت و چێ ئیش بکات حەقی ئەوەی هەیە بیمەی هەبێت. ئەوەی کاری نەبێت ناتوانێت کە ئەمەش ڕاست نییە. نابێت خزمەتگوزاری تەندروستی وابێت. بەڵام لە زۆربەی وڵاتان ئەو کارە وایە. تەندروستی بۆ هەمووانە ڕاستیەکەی دەبێت هاوڵاتیان باج بدەنە دەوڵەت تا سیستەمەکە کار بکات و پرۆگرامەکە هەمووان بگرێتەوە. بەڵام ئێمە وا ناکەین. هەرچەندە مێدیکەید دەیەوێت هاوکاری بکات بەس هێشتا وەک پێویست نییە و هەموو هاوڵاتیانی نەگرتوێتەوە. کەواتە کەسێک پارەی نەبێت و نەیتوانی بیمە بکڕێت ئەگەری ئەوەی هەیە بمرێ ئەگەر تووشی نەخۆشیەکیان ڕووداوێت بێت. بەڵێ ئەمە لەوانەیە ڕوودات چونکە ئەگەر بیمەیان نەبێت خزمەتگوزاریەکە زۆر گران ڕادەوەستێت. ئەگەر نەتوانن پارەکەی بدەن بەڵێ دەمرن. دەزانی باش شتێکت پێ بڵێم کاتێک خەڵکانی ئێرە گەنجن و تەندروستیان باشە و کاریان هەیە و بیمەیان هەیە بەڵام کاتێک پیر دەبن و کاریان نامێنێت بیمەشیان نامێنێت کەواتە بە نەخۆشی دەمرن. بۆیە دەڵم دەبێت هەموو خزمەتگوزاری تەندروستی گشتگیر بێت. سپاس بەڕێز کۆنگرسمان بۆ ئەم ساتێ کێشە نییە. یەکێک لە سیما جوانەکانی دیموکراتیەت ئەوەیە کە هەموو کەس دەتوانێت ڕای خۆی دەرببڕێت بە ئازادانە. ئەوەی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش دەبیندرێ و هەستی دەکرێت لە زۆر وڵاتی تریش جێبەجێ بکرێت. بەڵام پاش وەرگرتنی سوود لەو هەڵانەی کە لە سیستەمەکانی ئەواندا هەیە. سەرەڕایەوەی نزیکەی 44 ملیۆن هاوڵاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بیمەی تەندروستیان نییە، بەڵام سیستەمی بیمەی تەندروستی لەم وڵاتە توانیوێتی خزمەتگوزاریەکی باش و کوالیتێکی بەرز بداتە هاوڵاتیانی خۆی. ئەوانەی کە توانیویانە بیمەی تەندروستی بکڕن خزمەتگوزاریەکانی کەوەری دەگرن لەو ئاستەدایە کە ئەوان پێویستیانە. هیوادارین ڕۆژێک لە ڕۆژان لە کوردستانیش سیستەمی خزمەتگوزاری تەندروستی بە شێوەی بیمە بێت و هاوڵاتیان بە کوالیتێکی بەرز خزمەتگوزاری تەندروستی وەربگرن چونکە شایانی ئەوان. هەر شاد.